وقتان وخير ومدوارم لهركوي هن ساق وسلامتون من سرتا لسر ديبيت أمرو والدليل أويك حفتقلا إما دواي روداوة لالزار ديبيت مان نبو البته إما لأبليكيشن كلاب هاوسا فعال بوين وحفتانا برنامج لخومان من بردوام أكرت لبر أويك فيسبوكيش إتر أرشيفي نماغا وحمو أرشيفا كاني مني سريوة توزيك كاركردن لقلا أم بلاتفورم قال السوشيال ميديا يخليك سختر أوي حاوكات لقل رودا وكان الولايات المتحدة أمريكا بلا من سرتا محاولة بكم كلاكبون وضعية امروجين كوبكم ومحاولة بكم كجزارشي كلي بدن بو أواني وبمزواني منه تيأجن حالي ابن وبخويا إجن كرد وإمكاني هس لم يقلبون ولا خلق عاديبون قركشان بين درو وإما قبول كين كلا سردم دنياي إمروي قرن بستويكما إما قال ككساني كين كبناوة كرد قومي كرياق كردي كرقزي كرده وحيج كام لم كان إما بخومان من نداقه نا رابردوية ميجويك إما خومان باسيكين نميراتك كلشيوي مؤسسات و بيغو جيغو ريغا دركويد بو من برجي ماغا نبردوام بون شيوي قورئي كومالغاي إما تابع إمرو بردوام ماغا تماما ما نبوغا سهوي أويك أم خلقا ككرد وقومي كرياغا بوغا سجيغي تراتين نظام السلطة وأوردر جهاني ولكنار أوا دامو دسكلي بناو ملة دولة يا أم كومباني قليك تحت ناو دولة ملة هان بسريوة ويمن سرطا إشي كوماليك مسائل وكنار بنيم وخويندنوي خومان سبارت بأوزاعي كوين ناليو باسيبكم با روانجي رومانتيكية قرن النوزده بين درو روانجي رومانتيكية قرن النوزده جرياني كلقل انقلابات جورا وجورو وزعية أوروبا دسبية خأوي لهزارو هشصو ده تا هزارو هشصو هشتا كدوراني كلوستيا لقل انقلابات جورا وجورة أوروبا فرنسا وما بقي جهان روبروينهم يك نگاه ديترمينستي والروانجي ديترمينستية ميجوة أوي كلا هيجلوتي لماركسيزم وبناو السوسياليزم علمي قات اللوت كيخوي نگاه آخر الزماني بميجو كبو يا ميجو لسر خطيكي مقدس خليك قداستك برو تكميل بون بيش أوات وأويش آزادية وچارنوس محتوم إنسان قرانوا بشيوية برابري آزادي لكومالغاو يوتوبياي سوسياليستية كواتا سرمایه‌داری گرکی بی و گرکی نبی اما چارنوس تاریخ لبینچه اما نگاهی که دیترمینیستی و روانگی که دیترمینیستی و تاریخ خواهکات لقلما لقل هاتن آراي حشيمة الزور وقوريني شيوي نزم كومالايتي روانجيكي تدرس بو كقويا خلق يعني اواني بلوبايان نية بيغيان نية دسالاتيان نية امانا جيغي دروس كردني قوران كاري بنيادين لبنوا بوسروا بلان بالك را حكمك بدم حيج انقلابك لميجو لبنوا بوسروا نوغا دليل شيء أوسا خلق كإما قلبين إمكان ريك خستن خومان مانية هذا إيما لكوية هذا إيما للجمعية مانا للزوربون مانا هذا الدصالات لأوتوريتاس لرسبكتك كهسي لكرستي مادية كبدسيسي لمشروعيتك كهسي وهذا ارتشك والدسيا هذا إما ولا شوي هذا إما ولا زورو بوربون معنا زورو بوربون إما حج وقت ناويتو كرست بو خومان
یان نەبووگە بە کەرەستە گزارش دوو قەرن ڕابردوو بە ئێمە نایژێت کە ئێمە توانیگمانە بەناو خەڵک لە خۆمان هێز دروستکەین. تەنانەت بەشداربووانە ئینقلاب ڕووسیە لە سەدا هەفتای مناڵە تەبەقەی ئەشرافە ڕووسیە، ئەوەی کە ئۆکتۆبر ڕووسیە تەواوی دەکات. کەواتە با حکمێک بدەین ئێمە هیچ ئینقلابێکمان لە بنەوە بۆ سەرەوە نییە. ئەمە بەو مەعنا نییە کە ناڕزایەتیە خەڵکی، فەقر، تەنگدەستی، نابەرابەری، نەبوونە ئازادی هەوێنە کەڵک لێ وەرگرتنە لەم حەشیمەتە لە جێبەجێیی دەسەڵات نییە. ئەم قسەمە کرد لەبەرەوەی ئێوە وەزعیەتە کۆرپۆریشنە ئێرانی یا شرکەتە بازرگانی ئێرانی لەگەڵ وەزعیەتە هەرێمە کوردستانە ئەوێنە. هاوکاتە لەگەڵ ناڕازی بوونە تاموتۆخە خەڵکێک کە لە چوارچێوەی دەوڵەت ملەتێ بەناوە عێراق گیر دریاگن و بە تایبەتی تر لە شتێ بەناوە هەرێمە کوردستان کە ئێوە خەریکن ئەیبینن دەبێت ئەم خوێندنتانە لە بەرچاو بێت کە ناڕزایەتی لەسەر جێگەی خەوەیسی، بەڵام ئەوەی کە تۆ نایوێنیت و پێت وایە کە گۆڕانکاریەک دروست ئەبێ یا نابێت ئەبەسرێتەوە بە هەندێک مەسائل کە ئیستا ئێمە گرێکمانە لەسەری قسە بکەین. بزانن بۆ تێگەیشتنە لە ئەوزاعە دنیای ئەمڕۆ تۆ ئیشێ دەرکێکت لە محیتێک وایتە ناوی بوێت. مثالێک بەمە خزمەتان، ئێوە وەختێک باسی جەریانێکەکەن کە لە ناو سەرزەمینە ئێمە قیبوقاڵی زۆری لەسەر کریاگە، ئیشێ تۆ ڕەوەندێک لە تێگەیشتنە ئەمتە بوێت. مەسەلە مثالێ بەمە خزمەتان، تۆ وەختێک دێژی جەهانێک ناوی جەهانە فەئۆدالیە، تۆ شێوەی ژیانێک نەزمێکی کۆمەڵایەتی یا سۆشیال ئۆردرێک ئەوێنی کە لە ناوە ئەمە چۆنیەتی ژیانکردن بەردەوام بوون و بەرتەرەفکردن نیازگە لە ئینسان لەگەڵ دەورانێکی ترا کە تێتە بەرەو فەرقەکە. تۆ لە دەورانێکە کە ژیانەکەی وە ناوی نازانی کۆمەڵی خەڵک لەسەر زەمین ئیشەکات، لەسەر زەمین کارەکات، تا حەدێک نۆعێک مالکیەتی بەسەر زەمینە هەست، نۆعێک مالکیەت و خاوەندارەتی بەسەر بەرهەمێکا کە بەدەستی تێرێ هەیەتی. محیتێکە کاری تێئەکات محیتی زەمینێکی چکۆلەی جوتیاریە یا کارگەیەکی چکۆلەس لە پڕێکا اتفاقێکە کەوێ پێژن شۆڕشی پیشەسازی یا ئینقلابە سەنعەتی. ئینقلابە سەنعەتی هاتنە ئارای ماشین نییە، ئینقلابە سەنعەتی گۆڕانی دووشتە، یەک ڕێکخراوەکردنە هێزە کار، دوو گۆڕانە نەزمە کۆمەڵایەتی. یعنی کە تۆ ماشین دروست ئەەکەی ئەوجار توانە بەرهەمهێنانە زۆر پەیدا ئەەکەی لەگرا ئەحتیاجت بە کرێکار هەست، بە کارگەر هەست. بۆ خاتری ئەمە دەستێ وەردانەکەین لە نەزمە قەدیم، ئەوەی کە ئینسانەکان ئەوەسێتەوە بە ژیانە ڕابردوویان کولی لەبینەوەی دین بێت، بنەماڵە بێت، ڕەوابەتە خان و ئەربابی و ڕعیەتی بێت، هەر هەمووی ئەشکێنیتە ناوی یەکتری تا جەمعیەتی کۆچ بدەی و بێریتی لە کانونگەلێکا کە خەریکە تەولیدە بەرهەمن بەکاریان بووی، لە مەعادنە زوقاڵە سەنگا لە ناوە کارخانەکانە بەکاریان بووی. ئەوجە ئەمە ئەگا بە دەورانێ تحتە ناوە دەورانە ئینقلابە فەڕەنسە. لە دەوران ئینقلابە فەڕەنسە کە ئینقلاب سوورەت ئەگرێ، گۆڕانکاریە کە دروست ئەوەی دیسانەوە لە ژێرە شعارە بەرادەری، یەکسانی و ئازادی هیچ کەم لەمانە نایەتە دی. و تەنانەت ئالەگرا سەرەتایە شتێ بەناوە سۆسیالیزم دەست پێکا بە شخصێ بەناوی فرانسوا بابۆف کە باوەڕێ مەسە کە شۆڕشە سیاسی کریاگە، شۆڕشە کۆمەڵایەتی نەکریاگە، بە شێوەی ڕادیکال گەرەکی دەسی بوو بووات کە یعنی مبارزەی مسلحانەی بۆ بکات و تێرۆری بۆ بکات، بابۆف ئەگرن و ئیدامیەکەن. دوای بابۆف ڕەوەندگەلێک تێت لە لاوبردنە مالکیەتە خصوصی بەرەو مالکیەتە شتەراکی لە تۆماس پەینەوە دەست پێکات تا سەن سیمۆن تا ئۆڤن و ئەمانە هەر کامیان تێن و ڕوانگەیەک لە دروستکردن و وەزعیەت بەحسەکەن.
ساعتە کار ڕۆژە 18 ساعتە محیتە کار فرە خەتەرناکە سەرمایەداری ئینسانی دەوڵەمەند کردگە بەڵام فقط طبقەی سەرمایەدار لەم دەوڵەمەندبوونە مەنفعەتیان بردگە ئێوە تەماشای دنیای ئەمڕۆ مەکەن 8 ساعت کار و بیمەی بازنشستگی و چوزانم مینیمۆم حقوق و ئەمانەی کە تۆ ئەیوێنی لە ڕەوەندێکا بەدەستێت هەر دەرئەسەر ئەم اتفاقاتانە لەگرا 4 پرسیارە سەرەکی وا لە بەردەساکەشی جواب بدرێتەوە 1 هێزەکار چۆن سازماندەهی ئەکرێت بۆ بەرهەمە فرە 2 کالا چۆن دابەش ئەکرێت و چۆنیشێ دابەشیکەی 3 چۆن ئەکرێت کە کالا بەلابردنە ڕۆڵە بازار تۆلید بکرێ 4 چۆن ئەکرێ ئینسانەکان وادارکەی لە حسە تەبیعی ڕکابەرایەتی یا ڕقابەتە لەگەڵ یەکتریا بە تەعاونی و هاوکاریەتەک یەکتریا بگەن هاوکاتە لەگەڵ ئەم تەحوڵاتە کە لە ئەوروپا سوورەت ئەگرێت و ئەوێنی خودە کارگەرانی شتێنە مەیدانەوە وەکو چارتیستەکان بریتانیا وەکو لیگە کارگەرانە ئاڵمان کە مارکس و ئینگلیس مستەخدمەکەن لەگرا مارکسێک دێت و سۆشیالیزمە یوتۆپیایی یا تەخەیولی ئەمانەی کە نەیانتوانی بوو فۆرموڵەی بکەن لە ژێر ناو سۆسیالیزمە عیلمی ئەیانداتە دواوە و هەمان ماتریالیزمە دیالکتیکە تاریخی تێرێت ئەم ڕەوەندە بەردەوام ئەبێ تا ئەگاتە ئۆکتۆبرە رووسیە تا ئەگاتە ئینقلاب ماۆ من ئەمە بوو باس کرد بۆ خاتریەوەی کە بفەهمین یعنی بزانین کەواینە کوێی دنیا وەختی بەحسە گۆڕانکاریەکەین منزورمان لە گۆڕانکاری چییە و باسە چی خەریکی نەکەین ئەم وەزعی کە ئێوە خەریکن لە دنیای ئەمڕۆوە ئەیوێنن بە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و بە ڕووسیەوە ئەمە هەم درێژەیە مێژووی هەز هەم نیشان لە گۆڕین نەزم دنیاس یەک ئیاڵەتە متحدەیە ئەمریکایە کە تا دوێکە کۆمەڵێک بەها ئەرزش و وەلیوی بە دنیا ئەفرۆشتەوە لە ژێر دووشت دروستبوونی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دوو پەیامی بە شوێنەوە بوو یەکێک ئەمریکەن دیستەنی بوو یەکێک مانیفێستی ئەمریکایی بوو ئەم دووە لەم دەورانە دووچارە قەیرانە گەورە بووگەن لەگەڵ ڕۆیای ئەمریکاییە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا هیچ وەخت تەمەدون نەوگە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بازیەکی گەورە و یاریەکی گەورە بووگە کە لە ساختارە حکوومەتیە داڕژیا بە خۆیە بە عنوانە گەورەترین دموکراسی دنیا خەریک و ئەمەی بە جەهان تەزریق ئەکرد چون ئیاڵەتە متحدەیە ئەمریکا پێکهاتەیەک بوو لە هەموو وڵاتانە ئەوروپایی و جەهان دەرنەتیجێنەی ئەتوانی شێوەی بەردەوامبوونە هیچ تەمەدونی لە خۆی دەربخە بازی ئەمریکایی تەواو بوو خەڵکە ئەمریکایش بڕوایان بە بازی ئەمریکایی نەماگە لەگرا تۆ لەگەڵ ڕقابەتێکی تریشا ڕوبەڕوویت ڕقابەتە بریتانیایەک کە لەگەڵە اتحادە جەماهیرە سۆسیالیستی شەوروی کاتە خۆی و تەکە تزارە رووسیە بووی رووسیە گەورەترین ئیمپراتوریە زەمینی قەرنە 19 قەرنە 18 بوو بریتانیا گەورەترین ئیمپراتوریە دەریایی بوو بۆیە شەڕ کەریمەی وەسەتە قەرنە 19 دروست کرد بۆ رووسیە بۆیە ئیستیشە لە جەنگ ئوکراینە بریتانیا و بۆریس جانسۆن بەر لە گشت کەسێک لە تەجهیزکردنە ئوکراینا بوو هەوسارکردن رووسیە بە عنوانە گەورەترین زەمینە ئیمپراتوریە زەمینیە جەهان لە دەستورە کارە بریتانیاس ئەگەر تاگرا تێگەیشتین لە ئەوزاعەکە ئەمە ئەوزاع جەهانیەکە کە خەریکی ئێوێنی ئەمە منتەقەی ئێمە مهمترین یەکێک لە مهمترین مناتق دنیاست یەک شناسنامەیە مێژوویە بەشەریەت و تەمەدونە بەشەرە دوو شناسنامەیە و جێگەیە ئەرزە مقدسە خودائیە ئەدیانە ئیبراهیمیە ئەوەی لە دنیای غەرب ئمڕۆ خەریکە بەسەر جەهانە حکومەکە شناسنامەیە ئەژدادیە
تمدنية قورية خوي لسرزمين إيما أوينيتو وتمام التلاشي أكا أم سرزمينة بقريتو هر لحزارة مصري تا حزارة ميزوبوتاميائية كإدعاء أكن قالك يعني بيدا ندمية كتديوان كم اتفاقاتنا أوينين أو جاتين سر وردكارية كيكي من سرطاوت بإيمي كرد قومي تنيكي براويس خلياغ شوار دولة ملة شركتين كصاحبيان هس أم دولة ملتانا أم قلم رو دياري كرياغانا بازار دياري كرياغ السنوب داخلياغن ككوماليك متوليان بودانياغن كدا ينياغا اويك وا نزم الدنياي امروي بري وبردقا كي سرسازي كردقا كي عنوان سازي كردقا كي خلقي دروس كردقا اواني وا نزم الدنياي امرو او نبر بو تشي جيشتن لما بريطانيا لكات امبراطورية درياي بمجي كهجمونية دا صلاة او لريقي دريا ممكنوي اگر روسيا يكبيت وقريكي بي لريقي آسنوا خوي ببسيتوا بأوروبا خوي ببسيتوا بآسيا أبيت قولترين هجمون الزميني هرواك قولترين امبراطورية جهانا لحاز الزميني ودر نتيجة دريا لكارخا دريا كالأخكار بخا قدرة بريطانيا لبين نجد امرو أمريكا قولترين امبراطور درياي جهانا همان نقش بيرد وبريطانيا يرى اگر لما نتي اجين وزعيتك امرو واينتيا بس من اقريمو سرخومان يك حكم داو باطلب قرد وتم حج انقلابك للايان خلق واللبنه وبسر ونكراوه كواتا اگر امرو تو خلق جبيني جمين بداو خلق نتواني كاريبكا خلق حج وقت نتواني وكاريبكا حد اقل لدو قرن الرابع دوا خلق حج وقت نتواني وكاريبكا بلكو هميشه كرستي الدستة قانون قل قدرت ودا صلاتوغا اما بعينه خلق لهريم كردستان ايزانيت خلق لهريم كردستان معطلة بزاني كي كرستي ودسو قابل يبكى بالكيبيوه وكو سردما نوشيوا مصطفى وكو سردما قوران برواية نوابو كانوا شلوا مصطفى كسايتيكي مهمة كرستو إمكاناتي هست كسيكي إليتي قولي چون لكان ممنو شلوا مصطفى اشتكي عندس كفي چون چسبيان بملياردريكي رساني تازه حلطوقي وبناو شخصوار أولواحي چون چسبيان بكي چون چسبيان بجريانك بعنوان جريان لاهور الشيخ جنگي بو لاهور الشيخ جنگي سردني هاوسروك يكتبوا إحساسي أنا كبولي هز باري هز إمكاناتي هز كونكشني هز وهيزي هز كواتا تحديق أمتي جيشتنا لنايانا أوان هز يعني دائما وشويني برقيشي برندا كارين أوان أزانن ريك خراوي لبنا بو خويا ناكريد وإمكان بزيرنية بوي خويا سازمان دهية كان لبشت تمام أوانيك خاوند صلاة أوي لهريم كردستان ولا إراقا دروس بوغا حامي پرورية پشتيوان دروس كردنه بوي كسيك چوار معاش و سي معاش و چوار معاش أقريد لبارتي ليكيتي لحكومة إراق لشيوي دولة ملتي درهاتك دولة ملتنية فيلد ستيتي كالجيل دابش كردن حامي وحامي پروري تواني يعني طبقيكي حاكمة بسر إراقك وبشيويكي متزلزل حكومت كان حيج وبوزيسيونيكي جدي لبرامبريانانية حيج هيزيكي جدي لبرامبريانا نية كويان بكاتو چلا بغا وچلا هريم كردستان همو كيشكانه ناو چكا چه إيران چه تركيا چه عربستان السعودي فرق أدريت ناو خاك العراق عراقيش هيزيكي برتواني نوتي هز وام هيزا برتوان النوتي تام دقيقة هيشتقي سيو سربي بويتو قانونك لدسكاغ للجاسوسي لتمام عراق عويني لأردن وتي التراتين كنت قطر بأندازي ومقصر نية لعراق تراتينك
قەتەر هیچ مێژ و تاریخێکی نییە لە عێراقا تەڕاتێنەکە. فەزایەک کە دوای لالەزار بەسەر سلێمانی هاتگە کە گزارشیەکەن فەزایەکە لە تەواوبوونە هاش و هوش. من بە زمانێک بێژم هاش و هوش تەواو بوو. هاش و هوشە لاهورە شێخ جەنگی و هاش و هوشە تەبەقەیە حاکمەیە ئەلیتێ کە تەکە یەکتریان دەرگیرن. ئێوە دیتان هیچ ئەلیتێ تەکە یەکتریا هیچ دەرگیری جددیەکی نییە و منجەر بە کوشتنی یەکتری ناوێت و نەبوو. دیتان لەگرا چ بازیە تەواو بوو لە تایف و الحیل و سحر دەربار فرعون تەواو بوو. ئێستا ئەم قەیران ئەدەن بەدەست ئەو قەیران و ئێستا گەرەکیانە بە تەڕاتێن و نەمایش ئینتخاباتە عێراق تا 2 هەفتەی تر دووبارە تەنوورێکی تر گەرم بکەنەوە. عێراق لەم وەزعیەتە لە وەزعیەتە ئەفغانستان تڕۆترە. وەزعیەتە ئەفغانستان تا لەبیرە، وەزعیەتە ئێرانیش لە وەزعیەتە ئەوان تڕۆترە. لەبیرتان چێت وەختێ تاڵبان سوارە بەر مۆتۆرسیکلت بە دەمپاییەوە ئەهاتە ناوە کابل، عەکسە تاڵبانەکانیان ئەدا لە شارە بازیە خزخزێن کە سوارەون و دەورە هەلیکۆپتەرەکانە عەکسیان ئەگرت لەسەر مێزەکەی ئەشرەف غەنیە دانیشتون عەکسیان لە خۆیان ئەگرت پان بووە سەر مێزەکە. کابرا نەیەزانی سەرکەوتن چییە. کابرای تاڵبان ئەوەنە بە فشە کابولی گرتبوو نەیزانی ئیستا ئەم دەسەڵاتە چۆن بە هەسیێتۆ خۆیە. ڕاستی تەواو بوو، ڕاستی ئێمە ئەفغانستانمان گرت، ڕاستی ئێمە حکوومەتی ئەمریکاییمان دەرکرد لەگەڵ کەسێکا شەڕیان نەکرد. یعنی ئەمە نەبوو 2000 کوشتە 4000 کوشتە بێن تە کابل بگرن. حکوومەتە فەشە لە ئەفغانستان جەنگ سالارانە فاسد قڕۆڵ بوو تەواو بوو بەجێیانێشت. حکایەتە عێراق لە ئەفغانستان خراوترە. ئێوە لە ماجەرای کەزاویە داعشا دیتان تۆپەکەی مەخمون نەتەقی و هەولێر چۆڵ کردیە. داعش 2 علولوی کێشا مووسڵیان بۆ چۆڵ کرد و 700 نەفەر خاکە عێراقی تا بەغا داگیر کردی و 700 نەفەر. کەواتە ماجرای لالەزار بڵقە تەمامە فشە تەبەقەی حاکمەی ئەقلیمە کوردستانی تەواو کرد. ئەقلیمە کوردستان یا قەیرانە ناوچەی دەبێ ڕزگاری بکات و قەیرانە ناوچەی لە ئێرانەوە دەست پێ بکات، یا قەیرانێک لە بەغا دەست پێ بکات کە بتوانێت تەمامە ئەم قسەگە لە پەنگ خواردووە دەراوێشتی دەرەوەی بکات. گوەگەرنە لە تایف الحیلی نەما کێ لە تایف الحیە لە ئەقلیمە کوردستان کێ سیستە؟ شاسوار عەبدولواحد، کاورای حاسیبە، کێز کۆمەڵە ئیسلامی، لاهورە شێخ جەنگی بە تەورە کولی تەواو بوو. جا ئەم کۆمەڵگا ئەگەنیت و ئەقڵێت و ئەمما دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە و جمهوریە ئیسلامی لە شەرایەتە خەلەئە دەسەڵات و بۆشاییە دەسەڵات تەواو بووە. یەک جاریتر دەوڵەتە ئێرانی جمهوریە ئیسلامی بخۆی نابینێتەوە تەواو بووە. پیاگێکیان نەماگە شەقی لێباری خاتەوە جیو نەماگە. یعنی مردمی موجود نییە، بێمەردمیەک موجودە و نائاشنابوونێک بە دەسەڵات دەنا جمهوری ئیسلامی ڕۆخاوە. بەڵام ئەم ڕۆخانە ئێستا شەڕە ئەلیتە ئێرانی لەسەر پێگەی دەسەڵات و داڕشتنە چیرۆکە تازە دەسی پێکردن دەمێکە بە کوشتنی یەکتری، بە حەزفکردنی یەکتری، بە چۆنیەتی داڕشتن ڕەوایەتە تازە. ئێمە واینە ناوە ئەم شەڕە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەم جبهەیە عێراقی هەست و هەم جبهەیە تارانی هەست.
بۆ ئەمە ئێمە مەشیایە سوورەتێکی مادیمان بۆ تەڕاتێنکردنەکانت داهاتوو لەدەستاوێت. هەڵبژاردنە پێگەیەک لە ئوروپای مەرکەزی کە لە سەنترە تەحوڵاتە داهاتوویە ئایندە هەست یەکەم بژاردە بوو. ئاڵمان مهمترین پێگەیە ئوروپاس لە تەحوڵاتە ڕووبە ئایندە. بۆ یەک جەریانە شەڕ ئوکراین بەم ئاسانیە تەواو ناوێت. جەریانە شەڕ ئوکراین حتمما ئیشی بەرەو شەڕ تورکیە و دخالەتە ئیتحادیە ئوروپا بڕوە. ئاڵمان هەر لە ئیستەوە فیتە دریت، هەر لە ئیستەوە فیتە دری واردە شەڕ ڕووسیە بوێت. هەروە کە ژاپۆن خەریکن فیتەدەن، بریتانیا و ئەمریکا خەریکە ژاپۆن فیتەدا. تەمام کەسانێک کە لە ژاپۆنە سیاسەت مەدارگەلێ محافظەکار بوون و معتەدل بوون کوژیان لە بینیان بردەکەن. قانون جەنگی لە ژاپۆنا گۆڕیاگە و حتا بەرەودانانە چەکە نەوەویە ئەمریکا و بریتانیا لە ژاپۆنا پێشەچین تا ژاپۆن هەنگەڵە ڕووسیە بگرێت. دیسانە وەکو جەنگ جیهانی ئەووەڵ. هاوکاتە لەگەڵ ئەمە ئاڵمانیش خەریکن وا پێیەکەن، خەریکن قوانین جەنگیە کە ئاڵمان نەیەتوانی ئەرتشی بوێت، نەیەتوانی چەکی بوێت، نەیەتوانی ئەسلحەی بوێت، لا ئەوەن کۆمەڵە سیاسەتمەداری تۆندڕە و خەریکن ئەخەنە سەر دەسەڵات و ساپۆرتیانەکەن ئەو جۆرەی کە لە جەنگە جەهانی دووەما ساپۆرت حیزبە نازیان کرد. ئەم تەحوڵاتە 5 تا 10 ساڵی پێ ئەچێت کە چاوەڕوان نەکرێت، بەڵام ئەگرا جبهەیە یا ئەعتلافەتەکە ڕووسیاست یا جەنگەتەکە ڕووسیاست. و سەرنەوەشتە ئوروپا بە ئەڵمانەوە لەگەڵ ڕووسیە ڕەخەمەخوا بە دخالەتە بریتانیا و ئیالەتە متحدەی ئەمریکا و ئەمما ئێران و ئەمما عێراق. انتخاباتە پێشەڕوو حکوومەتە فەشەلە عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ فەشەلتر ئەنوێنێت. حکوومەتە فەشەلە فەسادە عێراق. لەم انتخاباتە دیسانەوە سناریۆهای تر، سناریۆهای ڕابردوو لە دەوڵەت لە دروست نەبوونە ئیعتلاف لە گەندەڵیە ئەمیقتر قوڵتر خۆ ئەنوێنێت. حکوومەتە تەشکیل نەبوویە هەرێمە کوردستان. ئەم توالەتەی وا لە هەرێمە کوردستانە ناوی حکوومەتە هەرێمە کوردستانە و ئوسوولەن ئەوە ساڵێکە دوای انتخابات هەنووز هیچ حکوومەتێکیان نییە. کەسیش ناپرسێت تۆ بە چه مەشروعیەتێک و خەریکی لەگرا حکوومەتەکەی کاکە زۆرە فرەز؟ چییە ئەمە دەرەبەگایەتیە؟ مستەراوە حکوومەتە چییە ئەمە؟ تۆ چۆن لەگرا حکوومەتەکەی؟ چۆن تۆ یەک لە دوای یەک لە ناوە قەیرانە خەریکی حکوومەتەکەی؟ چه شەکڵیە ئەمە؟ تۆ تاکەی ئەمە بەردەوامەکەی؟ تاکەی 10 ساڵی تر 20 ساڵی تر تاکەی ئەمە بەردەوامەکەی؟ تاکوێ؟ لەوەی کە ئەمانەی لە سەرزەمینە ئێمە دروست کریاگەن هیچ کام سەمومەنە ئینسانە گەورەیان نییە، تا ئاخرین لەحزە مقاومەت ئەکەن لە گەندەڵیەکە تا ئاخرین قەنار دینارێک کە بۆیان بدزرێ ئەمێنێن، تا ئەو لەحزە کە ئیمکانی بوێت دزیتیا بکەن ئەمێنێن. لەو لەحزە کە ئیمکانەکە نەما وەکو ماجراکەی ئیمپەراتۆر نیرۆنیان بەسەر ئەما خەڵکەکە بەسەری تێ، خەڵکەکە لە بڕێکا تەماشاکە جێگەتە ڕەو و مناڵ نییە، چەمەدانەکان بەسیابن و دەرچووبن. ئەمە وەزعیەتێکە کەوا لە ناوە هەرێمە کوردستان ئەما ئێران. ئێوە دیتان دەوڵەتە ئێرانی نەیتوانی بە نەمایش ئینقلاب درۆزنانە ڕواڵەت بگۆڕێ. بۆ نەجاتە ئیسرائیل لە ماجرای قەزە و بۆ نجاتە دەوڵەتە ئێرانی لە وەزعیەتە کڵاپسکردنە بحرانە بنەڕەتیە بەردەوامکردنە دەسەڵاتە نەمایش و شانۆی شەڕە 12 ڕۆژەیان دروست کرد. دەوڵەتە ئێرانی
تەمامە ڕەوایەتە ئیدئۆلۆژیکی ڕما. دەوڵەتە ئێرانی لە ساتە وەختە دەرگیربوون تەکە ئەمریکا نەیکرد، لە کاتێکا کە ئیتوانی ئیسرائیل دەرگیرکە نەیکرد. تەمامە دروشم و شعارە درۆزنانەی 46 ساڵە ڕابردوو دەوڵەتە ئێرانی لە فەشەلبوونە خۆیان نیشانیدا. دەوڵەتە ئێرانی ئیدعای کرد ساختارێکی قودرەتمەندی لە هێزی پرۆکسی و جەنگ نامتەقارن دروست کردگە. دەوڵەتە ئێرانی نە لە زەرفیەتە موشکی و نە لە زەرفیەتە پەهبادیە خۆی نە بەرامبەر بە ئیاڵاتە متحدە ئەمریکا و نە ئیسرائیل استفادە کرد. هێزە شیعەیە پێپەتی هیچ بود و نمودێکی نەبوو. دەوڵەتە ئێرانی ڕەوایەتە ئیدئۆلۆژیک نەبوویە تەبیین نەکریاگی بە تەورە کولی لەبین چوو. ئێستا شەڕە بازنەیە قودرەت لە ئێرانە بەرەو پێشەچێ. ئەمە یەک پەیامی واتیە. هەر حکوومەتێ لە تاران بێتە سەرە ڕێگە. دەوڵەتە جمهوری ئیسلامیە دەهەی 60 نییە، دەهەی 70 نییە، دەهەی 80 نییە. هەر حکوومەتێ لە تاران دروست بێ حکوومەتێکی شەکەنەندەس. دەست و دەسەڵۆکەکانی دەوڵەتە ئێرانی بزانن تەواوە ئەوانەی کە فکرەکەن لە جێگەی خێرخواز و کوڕخاسە و ئلیتە ئێرانی گەرەکیانە جمهوریە ئیسلامی بە دوور لە ڕادیکالیزمە خەڵکی بەرەو تەغییر بووە نیشتبا ئەکەن ڕادیکالیزم خەریکە گڕ ئەسێنێ لە ناو کۆمەڵگاوی کۆرپۆرێتی ئێران لە ناو ئەم مێگەلە ئێرانیە. تۆ دەهگەن لە فەسادە عەمیقە ئیجتیماعی لە سەرکوب لە هەموو بوارەکانیانەوە ڕقم داگە لە پیتەخەنەکردنە بە مەردمێک، لە زامدارکردن و ئێشدارکردنیان، لە قەتڵ و عامکردنیان، گڕە ئینتقام سەندن و تۆڵە سەندن لە ناو بەشێک لەم خەڵکە هەست. وەکەکەی تاڵەبان بوو واوتم وەختی چووە ناوە کاخە ئەفغانستان ئەرگە ئەفغانستان دڵیدا نە ئەمریکیاوە نەیزانی شەق با لەکوێ چی بکە. هەڵۆ خاتۆ با لە دەم و دیوار کەس نەبوو، وەک باوەڕ بوو لە پڕێکا حکوومەتی دەستکەوت و نێزانی چی بکە، نێزانی سەرۆک بوون چۆنە. هەرچی ڕۆژە دەستی لە باسی ئەسکەریە کردە بەر و پێی ئەنیاناوە ماشینێکی 700 ئەسپە بوخار قودرەت و هەڵیەخستە و دایەخت و نەیزانی ڕەهبەر بوون چێ شەکڵیە. کەفوکڵی خەفتەگەسە ئیستە ئایستا کەفوکڵی خەفتەگەسە داگیە لە لالەزار و دەبابی هاورد و هاش و فوش دنیای کرد و هێزە قارەمان بووین و 2000 هێزمان جوڵان. ئایستا ئەحساسەکە تۆزی ئەحساسەکە زۆری لە خۆی نوانگە. ئەم خەڵکە ئێرانە وا خەریکە دەم و چاو ئەگۆڕێت ئیمکانی نییە تاسەی دڵیان بشکێت و تاسەی دڵیان ناشکێت. ئیمکانی نییە ئەمانە بتوانن بە سەڵامەت ڕواڵەتە دەوڵەتە ئێرانی بگۆڕن. ئیمکانی نییە. 5 ساڵ ئایەندە 5 ساڵێکە لە گۆڕینە ڕواڵەت دەوڵەتە ئێرانی و عێراقیە. ئێمە تەڕاتین جددیە هێزگەل ئەوینین و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ شەقە سیاسی ئامادە ئەکا بۆ تەکتەکە ئەمانە چ لە تاران و چ لە هەرێمە کوردستان و چ لە بەغاوە چ لە خیابانگە لە ئوروپا. تازە ئێمە وارد دەورانە 22 بەهمەنە 57 بەبعد فەروەردینە 58 بەبعد بووگین. یعنی تا فەرازە هاوین اتفاقێکە کەوێت تا فەرازە هاوینە 58 تا ئستعفای دەوڵەتە موەقەت و دروستکردنە شێوەیە ئیقتیدار کە شروع ئەکا بە لێدانی یەکە جەریاناتە مختلفێ کە بە 22 بەهمەن هاتوونە دی. ئەم تاریخە بەنەوەیەک تکرار ئەوێتەوە بە جۆرێکی تر تکرار ئەوێتەوە. بەڵام ئەم دەفە ئێمە بە تەمامە قودرەت و دەستمان واتیە. ئەحزاب منتەسب وانە ناوە بازیەکەی حاکمیەتان لە پەراوێزا بیخونجنن. بەڵام ئێمە لە تەوانمەندکردنە هێزە مەیدانی و بتۆکردنە هێزە شەق لەم بازیە مەوجودین. پس ئەگەر ئەوینن لە تەی ئەم مودەتە دیبەیتگەلێکی فەیسبووکی نەکریا سەرفەن و سەرفەن لەسەر ئامادەکاریە وەزعیەتە مەیدانی لە ناو ئوروپای مەرکەزی بۆ ئامادەبوونە تەکە تەحوڵاتە جیهانیەکە کە ئوروپایشی دەستخۆش کردگە، منتقەی خاوەرمیانەیش دەستخۆش ئەکات و ئالوودەی ئەکات و لە هەمان کاتدا سازماندەهیکردنە ئەمەسەر لە ئوروپا و حتا کوردستان
حتا عێراق و حتا کۆرپۆرێشنی ئێرانی. داستانە خۆشیش کە کۆی بکەمەوە تەمام بازیگەل تەمام بوو. هەرچی خەیچەکردن و خونجەکردن و درۆزنی و مارە جادوگەری تەکاندان تەمام بوو. هیچ کەسێ لە تایفۆرحیەلی پێ نەماگە، هیچێکی پێ نەماگە، هیچ بازیەکی تریان نەماگە ئیلا هەڵگیرساندن یەک جەنگ دەرونی داخڵی کە تەمامە ئەم بازیانە سەر لە نوێ لە قاڵەبێکی ترا بێرێتەوە. هیچێکی تر نەماگە. هیچ دەورانە سڵحەیە تەداومە هیچ کامیانی نیە لە پشتا. هێزە تەیارە مەیدانی، هێزە ئامادەیە مەیدانی ئەوەی سەبری بوێت بە تاقەت بوێسێت وەکو ڕاوکەری بەسەر تەکتەکیانەوە بێ بازیەکە هدایەتەکە. ئەوەشین و دیار انتخاباتە دوو هەفتەیە ئایندەیە عێراق و لیستە ئەحمەقە کوردستانی دابزانین بەرەو کوێ چێت. و ئەمما دەوڵەتە ئێرانی هەروە کە وتم تەواو بووگە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حاکمە بە تەواوە خاوەرە میانەز. ئەمە من نایژمی، ئەمە ڕەوەندە مێژوو ئێژێتی کە من لە ئاخێزنامە باسم کردگە. با ئەم تیکەشە بێژم پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ. ئێمە باوەڕمان نییە کە ئێمە قەومین ڕەگەزین، بەڵام ئێمە بە قەوم و ڕەگەز کراوین لە ئیگنۆرکردنمانە، لە بێبەشکردنمانە، لەوە پەراوێز خستنمانە. تەمام مێژوویە ڕابردوویە کەزائی و درۆزنانی ئەم دنیا یەک پەیامەدات. ئیمپەراتۆری گەلە گەورە بەدەستە ئەقوامە حاشیەیە سەر سنوور لە بینەچن. چین بەدەستە مۆغۆل، ڕۆم بەدەستە عەرەب. لەبەر خاتری ئەوەی وەختێ تۆ ئەبی بە ئیمپەراتۆری تۆ ئەم دەوڵەت ملەتەی وا بەسەر کوردە قەومی تنیکیا دروستە کە ئۆڵە نێمە خاکە بەربەڵاوێکمان هەست و جەمعیەتە فرەیەکمان هەست. دوو ئێمە لە حاشیە بووین، ئێمەتان هەڵساندەوە. ئەسڵ وا قبوڵکەین کە ئێمە قەوم و ئیتنیکین، وا قبوڵکەین ئێوە ڕاستەکەن ئێمە وەحشی بووین، هیچمان نەزانی هیچ ئیستا هەرچیش دەیزانین. لەبیرتان نەچێت ئیاڵاتە متحدەی ئەمریکا غەرب ئیلهامی بە ئێمە داگە، بەڵام ئێمە نابینە سەربازی. هەروە کە لە ڕۆمانەکەی جەنگ و سۆڵحا پرەنسە ئەشرافزادەکەی ڕووس لە ژێرە ئیلهامە ناپلئۆنا بوو، بەڵام نەبوو بە سەربازە ناپلئۆن، لە بەرامبەر ناپلئۆنا بە پەرچەمە ڕووسیە شەڕی کرد. ئێمە نە سەربازە ئەمریکای نە نۆکەرە ئەمریکای. ئێمە دنیای غەرب و دەسەڵاتە غەڵب ئینسپایری کردگین، بەڵام بۆ خۆمان ئینسپایر بووگین. مرکز بەغا، مرکز ئستانبول، مرکز تاران ئێمەی تەکاندا ئاشنای کردین بە دنیای ئەمڕۆ بە پوڵە نەفت بە ئاسایش. ئەوان لە تاران و لە ئەستانبول و لە بەغا فەشەلیان هاوردگە تەواو بووکن. ئێمە تازە دەست پێیەکەین. ئەمە ڕەوەندە مێژووە یەک جەریانە خارج لە بازنەی قودرەت تێت و گشتیانە شێوێنێت و ئەیشەوێنێت. کەواتە داهاتوو وا لە اختیارە ئێمە و ئەیجزانم قسەکانە من قابلت دەرک بۆ ئێوە نییە، چوون کورد دەمێکە سەری نەماگە، دەمێکە پیاگیتیان نەماگە. کورد بگەسۆ مشتی حاڕیاگە بوسەتەح خەڵکە عادیە ڕعیەتە ژیردەسە دەوڵەتانە منتەقە. ئەوەی بتوانێم تەحوڵاتە دروستکات کۆمەڵی ئێلیتن کە لەناوە کووردا بێنە دەرەوە بە متر خۆیان و بە قیاسە خۆیان دنیا جێبەجێکەن و ئامادەیشیان بێ پەخمە و گەوج و گیج و ئەحمەق نەون و بزانن کە دروستکردنت دەسەڵات لە بەرامبەر دوژمنە لە ڕێگەیەکی سەعب و دشوارە چێ دوژمن هەموو دەرەتانی لە تۆ داخات. ئیمکاناتە ماڵی دێداخات، منابع ئینسانی دێداخات، تنگت ئەکاتۆوە پەراوێزت ئەخات تا پەشیمان بووی تۆ بڕۆیتۆ. تەنانەت لە گەماڕۆی کۆمەڵایەتی، تەنانەت لە هەجمەهای شەخسی کارێکەکە کە تۆ بێ هەزینە بکەویتە کنارەوە. ئیمکانی نییە ئێمە لەم مەسەیە بڕۆینە دواوە. ئێمە یەک کارمان هەزوو ئەم کارەسەکە بێوەینە بەرەوە. لای ئێوە خۆشە.